ئەمە یەکەمین بەرهەمی گەنمی ئەم ساڵە لە ئەسنووری گوندی قوشاغلووی سەر بە قەزای قوشتەپەم. لێرە دروێنەی گەنم دەستی پێکرد و بەرهەمەکان تەنها ئەوانە دەزمایان دەبێت کە ئاودێریان بۆ کراوە. بەرهەمی دێمی بەهۆی کەمی باران بارینەوە هیچ دەزمایەکی نییە. ئێوە وەکو یەکەم جوتیار لە سنووری دەشتی ئەولێر کە درێنتان دەست پێ کردووە، درێنەی ئەم ساڵ لە چاو درێنەکانی درێنەی ساڵانی پێشتر چۆنە؟ بە قورعان درنەی ئەو سار باش نییە لەبەر ئەوەی ئەو سار بارانمان کەم بوو، ئەمە کارە باشمان زۆر خراپ بوو بەڕاستی، بەس خەتیمەوە بوو، بەس خەتی قوشاغلوویەوە بوو. کارەباکەمان لە 2 ڕۆژان جارە کارەبامان هەبوو. ئەو قیچە دەغرەوەی ئێستا بووە بە زەبری کارەبای بووە، بە زەبری ئاوێ و بیر و مڕەشەی بووە. ئەگەنار نەبووە ئەوی دێمیە نەبووە، هیچ سفرە. ئەوی دێمیە دەڕاستەی ناسەنایە، بەس ئەو ئاویانە بە زەبری ئەوەی خۆمان ئاوماندا و بەرچی خۆمان و مەسرفمان زۆر لێ کردیە و بەخوای تاقە شەمسیمان دانایە و مۆلی دەمان لەگە هەبووە، ئەو جا قیچە گەنمە هاتیە. قازان جیژ لێ ناکەین، بەس دەمانەوێت بەس بگەینەوە مەسرفەکەی خۆمان ئەلحەمدولیللا وەست سەلام زۆر شکر، بەس بگەینەوە مەسرفی خۆمان ئەوسار زۆر باشە. یعنی ئەوەی دێمیە دەڕاستە ناڕاتە ناوێ، ئەوەی دێمیە دەڕاستەی ناستە ناوێ، دێمی ڕۆییە لێ دەکەن ئەو بە قورعان بەکەلێک هیچ نایە، چونکە گوریشی نەکردی ئەمە لێ دەینەوە بەکەلێک تۆی بێتەوە، بەکەلێک هیچ نایە، بەس لۆ عیوانی باشە. بەکەلێک حیوان دێ بە قورعان بەکەڵی عیوانی دێ بەس کەم، یعنی خۆڕان ناگریت. بەشی 2 ڕۆژ 3 ڕۆژی عیوانی دەکە هەر شێ زۆر مەگەگەنە هیچ ئیسفادەی ئەمە لێ ناکەین بەڕاستی. سلااوت لێ بێتن لەشت ساغ بێ ماندوو نەبی، دەمەوێت پێم بڵێ ئەم ساڵ دروێنە چۆنە؟ کاریگەری چییە بۆ دەڕاستەکانیەوە؟ بەڵێ سەرەتا بەخێراتدان دەکەم بەخێر بێ سەر چاوم. ئەو سەر بە دەستمان بە دوورێ نەکردیە بە پشتیوانی خوای گەورە دەستمان بە دوورێ نەکردی. بەڵێ باشە کەمی دەزمای دروێنە کاریگەری لەسەر دەڕاستەکانەیە؟ بەڵێ ئەرێ وڵا ئەو سار دوورێنە زۆر کەمە، هەبی ئی لە ئاویە ئاویەکانی زۆر نینە، ئەوە تاسی لە دەڕاستەی دەکا بەڕاستی. باشە زۆر جار باز لەوە دەکرێت دەڕاستە کێشەی زۆری هەیە لەگەڵ درێنەدا، کێشەی بۆ دروست دەبێتن و زۆر جار عاتڵیش دەبن لە کاتێکدا دەڕاستەکان نوێشن. هۆکاری ئەوە چیە؟ بەخوای هۆکاری ئەوەی دەڕاستە بەخۆی معاملەکە لە عقارێ دەگەڕێ و مشکلی لۆ دروست دەبی، دەغەرەکانی شتەڕن فەلاع ڕاناوەستی لێ دەڕاستە بەڕاستی شکستی زۆرە. باشە تازەش بۆ من باسییان کرد دەڵێت هێشتا تاوا وشکیش نەبوو ئێمە درێنە دەکەین، هۆکار چییە؟ بەڵێ بە قورعان هۆکار چییە؟ ئەو سار خەرک زۆری دەرێ لە بە تەزرەی بڕک عەجەلەی دەکا، یان ئاگر هۆکاری ئاگری لەبەر ئاگری خەڵک ترسی هەیە؟ بەڵێ خەرک ترسی هەیە. باشە تەزرە کاریگەری دەبێتم بۆ سەر دەغڵودان؟ باڵی کاریگەری چی لە دەغڵودانەکە دەکەن؟ دەغری هەموو هەر دەوەرێنی هەر تەزرە بە هەر گورە گەنمەژی کێویتن گەنمەکەی وێران دەکاتن،